بەڕاستی نەرمین خان تا بڵێ ژیانێکی ناخۆشت دەبووە زۆر بەداخم. ئەی دوای ئەوە چی ڕوویدا؟ دوای ئەوەی ساڵی نەوەتەکان خەڵک بە لێشاوە چووە ئەوروپا. بەڵەوەیە ئیبراهیمش کەتە مێشتی بچە ئەوروپای. ئەوە بوو خۆی خڕ کردەوە و زاخۆی لە زاخۆی چوە تورکیا. لەوێ خەبەری داخزم و کەسەکانی هەندێک پارەی لۆ بنێرن هەتا دەربازوی بڕواتن لەوێندە. خەبەر هات گوتیان لە بەحری ئیجا یەختێک نقم بووە. 2 ڕۆژ پێچ و ناوەکان خیندرانەوە. ناوی ئیبراهیمی تێدا بوو. بەداخەوە ئەو جەمەیتەکەمان لۆ هاتەوە. دیسان ژیانم بووە بۆ دۆزەخ. بەڵام من کۆڵم نەدا. هەوڵم دا ئیش بکەم و لەسەر پێی خۆم ڕابوەستم. نانکەریمە کرد، کۆڵکەریمە کرد، ماڵی خاڵکم پاکە کردەوە بەس لە ئەوەی ژیانی منداڵەکانم تەئمین کەم. ئەی دوای ئەوە چی ڕوویدا؟ جنیار خان بەسە ئەو بابیتە سوپرایز کار دیار کات. زۆر چاکە. دایەکیان هەستە کوڕم هەستن بە قوربان هەستن. دایەکیان دەست ماچەکەم گوت جێگای شانازین لۆ من کوڕی من. بە قوربانە دڵم دایە بڵندتان کردیمە. ئەمەوێت لە ڕۆژی دایکاندا ئافرەتێکتان پێ بناسێنم کە جێگای شانازیە. ئەو ئافرەتەش سەری شۆڕ نەکرد بۆ هیچ کەسێک. چەندین بربەستاتە ڕێگای ژیانی، بەڵام بۆ پەروەردەکردنی ئێمە هەموو ڕێگا سەختەکانی هەڵبژارد. ئەمە پێتان بڵێم ئەو کەسەش دایکمە. من ئێستا لە منداڵیەوە چەندین ناڕەحەتیاتۆتە ڕێگام. لە دوای پەروەردەکردنێکی باش من ئێستا پزیشکی دەدانم. ئامادەم هەر هەژارێک، هەر کەسێک کە باری مادی باش نییە بێتە عیادەکە من بێ بەرامبەر چارەسەری بۆ دەکەم، چونکە من بە هەژاری پەروەردەکراوم. ئێستاش کە من پزیشکی دەدانم لە سایەی سەری دایکمە. دایکیان قوربانت بم. منیش ئەندازیار شوان بە قوربانت بم دایەجە. بەڕاستی داکەم نمونەیە لە داکایەتی. توانی بەو هەموو نەهامەتیە بەو هەموو دەردە سەریا بە جوانترین شێوە پەروەردە بام بکات کە ئێستاش لە سایە سەری داکەم بووم بە ئەندازیار. سپاست دەکەین دایەجە. دایکیان جێگای شانازین لۆ من. دایکیان زۆر سپاس.